و ئەو کەسانێکەوە ئۆردەریان هەبووە لێرە وەری دەگرن ئەو کەسانێکەوە دەتانوێت دانوێ بیکڕن با بچینە ئێرە بزانین سڵاو جەماعەت حالیە لە ناو شەریکەی ئەپڵیمە یعنی با بڵێم دەقیقەیان ئەو ڕۆژۆنی 15یان عرض کردیە ئەوە 15کانە ڕەنگەکانی ڕاستی بەس پینکەکەی جوانە ینی ئەو پمپەمە یەکەی ڕەنگەکانی تر ئەوە بە حیساب سپیە سپیەکەی ئەو سپێسکە تۆخە نیە بەڵام ئەو نازانم چ ڕەنگەوە ڕاستی کەسکە بە حیساب بەلا تەنیشتەکەی با بچینە سەر معلوماتەکەی واز لەو ڕەنگانە بینین ئەوە ڕێگولەرەکەیتی ئەوە پڵەسە ئەوە پرۆیە ئەوە پرۆماکسە ڕێگولەرەکەی ئەگەتمەشای کامیرەکانیان هەمووی 48 مێگاپیکسلە 48 مێگاپیکسل هەمووی باشە بەڵام قووەتی کامیرەک ئەوەکەی پاترەکەی 20 سعات دەخواتن ڕێگولەرەکە پڵەسەکە 26 سعات پرۆماکسەکە 23 سعات عەفەن پرۆیەکە پرۆماکسەکە 29 سعاتی دەخوا ینی ئەوجا شەحنەکەیدا دەبەزی وردەکارێکی بەڕاستی لە کامیرەکەی زۆرم نەدیتەوە بەڵام ئەوەندەی کە تەماشا دەکەم سعرەکانیان سعری ئەپڵی تەبعان ناگۆڕدرێتن ئەپڵ سعرەکەی هەروەک خۆیتی هەموو ساڵی هەروە سعرەی خۆیتی ئی نوێ لە 800 دەست پێ دەکا ڕێگولەرەکە 799 بەڵام تۆ 800 دانێت تەبعان تاکسیشی دەسەرێ بەڵامەوە بە سعرە ئەوەکەی 800 دلار پڵەسەکە 900 دلار پرۆیەکە 1000 دلار پرۆ ماکسەکە بەخۆی عادەتەن 1100 دلار 100 بەسە دەکەی بەڵام لەبەرەوەی ئەو ساڵ ئەوەیان لە 128 دەست پێ ناکە لە 256 دەست پێ دەکە تەماشاکە لێ 100 دلاریشان ئیزافە کە دەبوویتە 1200 لەبەرەوەی ئەوەکەی زیاترە 128 تری زیاترە گیگابایتەکەی ئەوەش لە ڕووی سعرەوە لە ڕووی کامیرەکەوە کامیرەکەی بکەینەوە کامیرەکە نەزانم ئیمە چاردەکە چارەوەی نەبوو بۆ تا سێ پڵزای ئەوە بوو بڵێن جارانی سێ بۆ ئێستاوە جارانی پێنجە زۆرتر دێتە پێش ئەوەی مواسفاتی باشترە سێزدە و چاردەکە شاکەوە فڕقێتی زۆرتر دێتە پێش ئیتر ئەوە بە شێوەیەکی کورت و پوخت ئەوەش ناو چاردە مووی ئیتر بەم شێوەیە تا ڤیدیۆشتر هەر شاد بێن نۆش لاپتۆپەکان و نۆش ئایپادە و بە ئایپاد مینی و هەموو نەعرفێ خۆش بن کاتە چ خۆش